أو آيتي دوباري كمون وخالت لك تدابي يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم بيستيمان وبوهر دو كلمان ولو خطبي بزان داخوا مصيبتكو خوشويستيكو إنذارك تدايا تنشي پیغمبر عليه الصلاة والسلام لهمو خطبة ولا تموتن وأنتم مسلمون أوي همو زار دوباره كدو كواتا لسر مسلمانتي بمرنو وپا مسلمانتيش بمرن پیشکی لو مقام پیروزه داوکاری لذات پروردگار يا ربي خواهي برحمي خو رحمان كي يا ربي خواهي بعفوي خو عفو مانكي يا ربي خواهي قلمي عفوي وسقنا حمدابين يا الله يا ربي خواهي متاوان بارين قناع بارين خواهي نقصتان لطاعة عباد ولا قناح كان تاوان بارين يا رب العالمين ميواني توينا هاتينا ناو ماراتو دستي خبر زكينو أي خالق ما لقناح تاواني مخوش يا ربي خواهي لقناح تاواني مخوش به يا ربي خواهي رحم بمرجي كامان بكي يا ربي خواهي شفاي نخوش كامان بدي فتايبتي أو نخوشاني كوال قضاء آكري هنا داواي دعاء كرديا لهر زيشي لخستخانا نانا كلي ولا خستخانا هيوان سليمانية همو شوي جمعة داواي دعاء كان يا ربي خواهي شفاي عازل لبواني الروان بكي خواهي فتايبتي مدون خوشي زور ضروري هنا كوا دانشتوي قندي بحركانا شاري بحركا بناي علي امام صادق وبناي محمد نادر داوي كسكار داواي دعاء كي يا ربي خواهي شفاي عازليان ابو الروان بكي خواهي ومن ذلك وهاي إن خوش بناوي آدم يا ربي خواهي شفاي عازل إلى بروان بكي يا رب العالمين يا ربي خواهي شفاي سلزم نخوش روان بكي رحم بهو مرجشي بكي هر مسلمانك مشكلة هي لبوي حل بكي آخر عمري مش همولاش خير كي خواهي آمين والحمد لله رب العالمين خوش وستانو إيمان داراني بريس طبعا كبيغمبر عليه الصلاة والسلام إسراء ومعراج كرد كواتب بلندبون ولبو آسماني خواهي قولة دعوتي كرد بابزان لو دعوتي تي بيشاني بيغمبر دا عليه الصلاة والسلام وبيغمبر عليه الصلاة والسلام لأمتاك وتسيدي تو بياني كرد كوائي مجبزانين أو صفتاني كوا بيغمبر لإسراء ومعراج قرا وبياني كل لبو صحابة كوائي مش بجيرينوا وباستفادة إلي بكي پیغمبر فرمو عليه الصلاة والسلام كسوم إسراء ومعراج إخوائي قولا فالزبريل الراقي عن بيش أوي بسيطة إسراء ومعراج فرموي جبريل فرموي بري أي خالقي من فرموي پیغمبر عليه الصلاة والسلام داوي بهشتيك داوي زنميك بيبشان بدا هر پسیاره چیشی کرد لبوی جواب بدو فرموی بری ای خالقی من که پیغمبر علیه الصلاة والسلام کچو اسراء و معراجه للای راست آوری داوا تماشای کرد بهشتی دید لناو بهشتی تماشای کرده امتاو گلک زور بوتناو بهشتی پیکنینی هات زردخانه چی هات جبریل فرموی پس پیکنی یا رسول الله علیه الصلاة والسلام فرموي والله لخوشيا أمتا خو بيكنم كقلق زورة تناو بهشتي روي لقرانا ودا أوري أو زاري لزنمي دا ولاي بهشتي عن لي قفات كد دستي بقريانا كزور بكول كد جبريل فرموي أي بيغمبري خواي عليه الصلاة والسلام لبرساء قريي ألي ردا أو هردو كلمانا كبيغمبر فرمو عليه الصلاة والسلام هر کسک هورازه چی بکن نفیشه چی لپیشه هر کسک لنشیوه چی برو هروازه چی تیتا پیش و هر کسک خوشیه چی ببینی نخوشیه چی شوه تگدا هر کسک نخوشیه چی ببینی بلام دو خوشیه تگدانه انشاءالله تماشای کرده لناو جهنمه آفرتک و پیاوه چی دیتن و منداله چی دیکیان لبينا بياو آفرتكي بو آقل لبيناوان بو
پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی کە تەماشەم کردێ ئەو دایک و بابانە ئەو دوو نەفەرانە دەستەی خۆیان درێژەکرد لە بۆ ئەولادەکەی لە بە ئاگرن نەیانە توانی دەستی خۆ درێژکەن کەوا دەستی لێ بگرن و بیننە دەرێ. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی ئەی جبریل فەرمووی بەرێ فەرمووی ئەوە چییە؟ فەرمووی ئەو ئەولادانەینە کەوا داک و بابی خۆیان عاجز دەکەن لە قسەی داک و بابی خۆیان ئەچنە دەرێ بەجێی داک و بابی خۆیان ناکەن. گەنجەکان خۆشەویستەکان هاگاتان لە خۆبی بە تایبەتی ئەوانەی دایک و بابیان ماینە زۆر ڕێزە دایک و بابی خۆ بگرن زۆر گوێڕایەلی دایک و بابی خۆ بن. واللهی ئەو حەدیثە پێغەمبەری عەلەیهی سەلات وەسەلام کە چۆ ئیسرا و میعراجێ بە چاوی خۆی دیت داک و باب ئەو دەستیان درێژە کرد لە بۆ ئەولادی خۆ کە لە ناو ئاگر بیننە دەرێ بەڵام لە بەدەستان نەبوو لەبەر ئەوەی بوو کەوا گوێڕایەلی دایک و بابی خۆ نەبوو. ئەو جارەی لەوێن دەرێت تەماشای کردێ مەوقوعەکی دیکەی هاتە پێش. ئەوانیش دوو نەفەر بوون ئاگر لە بەیناوان هەرستا. جبریل عەلەیهی سەلات وەسەلام بە پێغەمبەری ڕاگەیان فەرمووی ئەزانی ئەوانەش کێنە فەرمووی ئەوانەش هەر ئومەتاتونە بەڵام ئەوانە هەوڵ لە دنیایە قسەیان تەگەیەک نەبوو. ئەوە ئاگرە ئەوە غەزەبە لە بەیناوان ئەو قسە نەکردن هەموو وا بووە ئەو ئاگرە هەوڕۆ لەو ڕۆژەی پەو ئاگرەی عەزاب بدەن کەوا قسەیان تەگەرێک نییە. ئەو ڕۆژەکەمە تەماشە بکەین داک و باب قسەی تەگە ئەولادی نییە برا تەگە برای نییە پسمان تەگە پسمامی نییە کە تەماشە بکەین زۆر وێتە خەتەرەکە گەورە داینە. ئەو جارەی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام دوعای کرد لە ڕاستە و مەوقیعانە موقوعەکی دیکەی هاتە پێش پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ئەو جارەی تەماشای کردێ کو لە ئاسمانێ حەبلێکی بەر بدەیەوە سە ئەرزە لەسە ئەرزش ئاگرێکی زۆر گەورە بوو کەسانێکیان بەس بە هەزمانە قولابەکیان لەسەری هەزمانەدا بوو شۆڕ کرابووە لە ئاسمانی هەفتەمینێ برێن هەتا ئەگەتە سە ئەرزە تەبەن زەبعەن جەنەمیان بەهەشت بەنگی دیار نییە چەندە خۆرایی چەندە بەرینایی چەندە درێژایی چەندە. ئەفەرمی لە یەک تەبەق لە جەنەمێ لە یەک تەبەق لە هەر هەفت ئاسمانێ لە هەر هەفت تەبەقی ئەرزە هەندانە مەعبەینیشان کە 500,000 سارە هێشتا هەندی تەبەقەکە جەنەمێ نییە. ئەفەرمی لە تەبەقایەکەم حەبلەکیان لە زمانەدا بوو بەریاندا بووە سە ئەرزە ئەرزیش لە سە ئەرزە ئاگری لە پێیای چۆت تۆقە سەرێت هاتە دەرێ. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام بەس دوعای کرد هەنجینێ پرسیاری لە جبریلە کرد عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی چێ ئەوانە؟ فەرمووی ئەزانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ئەی خۆشەویستی خوای ئەوە چێیە؟ ئەوە یەکە لە ئومەتەکانی تو کە بەس قسەی ئەکە ڕاست نییە بەس قسەی ئەکە درۆیە بەس وعدی ئەدە ناگەینیتە جێ بەس وعدی ئەدە بە خیلاف هەر قسەیەکی ئەکە ڕاستی تەگەدانیە. هەوڕۆ چەندە زۆرن هەوڕۆ لە ناو موسڵمانە غەل و غەش چەندی زۆرە بێوەعدەی چەندە زۆرە چەند وعدا ئەدەی ناگەینیتە جێ چەند ئینتیزارەکەی کەوا بچێت لە ڕێ ببینێ بەران لێ نەمایە چەند قەرد و فەرد تەگەرەکە لە بۆ سەرێ مانجێ تەلەفۆنیە قەپاتە و نزانێت چی پەسەهات. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی ئەو کەسانەنە. تەماشەکە لێرەدا ژن و مێردێک یەک ئەولادیان هەبوو یەک ئەولادیان هەبوو لەسەر ئەو ئەولادەی دانیشتن ئەو ئەولادیان گەورە کرد کە گەورەیان کرد ژنیان لە بۆ هینا کە ژنیان لە بۆ هینا مانگە چێتەگە دایک و بابێ خۆدا بوو ئافرەتەکە پێی گوتی ئەی پیاوەکە پێم خۆشە ئەو پیرەژن و پیرەمێردانە باتەگە مەدانە بن یان بڕۆ خانێکی بگرە ئەمە بە تەنیا ئەچینێ یان بە ئەمە ئەوانە بڕۆن بە تەنیا بچنە خانێکی. کوڕەکەش گوتی ئەی خۆشەویستەکەم ئەی ئافرەتەکەم ئەی خێزانەکەم ئەوانە پیرەژن و پیرەمێردن کەسیان نییە بەخێویان بکە لەمە زیاتر مە دەریان بکەین خۆچ کەسی دیکە نییەوە ئیشیان لە بۆ بکە بیانژینی لە غەیری خوای گەورە وەڵا گوتی کەیفی خۆتە هەستا لە بە خاترێ ئەو خێزاناخۆ ئەو پیرەژن و پیرەمێردەی دەرکردن ڕۆیشتن شەوەکی بە تەنیا چۆنە ناو خانێکی سبەینێ ئەو پیرەمێردە هەستا بچیتە فڕنیە هەندێک نان و تەشتە بینی لە ڕێگا سیارە لێیدا و یەکسەر تەواو بوو شاردیانەوە ڕۆی ئەو ئافرەتە دایکە بە تەنیا ماوە ئەو دایکە بە تەنیا ماوە لە ناو خانێ ئیلا ئەوانەی کە لە جیرانەکان لە خەلکەکەی
یارمەتی بدەنەکەنا لە غەیری خوای گەورە کەسی دیکە نەبوو لەنا ئەو خانەی بە تەنیا دانیش ڕۆژێک نەبوو مانگێک نەبوو ساڵێک نەبوو ئافرەتە زەرگی سوتا لە بۆ منداڵەی هەستا ڕۆژێکی گوتی با بچم سەرەکی لەو منداڵەی بدەمەوە داخوە چی پەسە هات مایە نەمایە مادەم ئەو ئافرەتە مەی دەرکرد نەوەک تەگەویشی خراپی داخوە چی پەسە هات ئەو ڕۆژیش کەوا ئەو کوڕە چۆ بوو سەفەرێ هات بووە لە سەفەرێ نان و شیویان لە ماڵێ درست نەکردبوو چۆ بوو لە مەتحەمێ خواردنی هینا بوو کە لە مەتحەمی خواردنی هینا نیوڕانەیە لەسەر خواردنێ دانیشتینا تەماشەیان کردێ تەقە تەقا دەرچی هات لە کامیڕەی تەماشە کردێ و دایکاوە گۆپارێکی تە دەستدا لە دەرکەیە دەپە غەریبی گوتی ئافرەتەکەی هەستە ئەو خواردنەی بشێرەوە هەتا دایکامە تێوتی ئەپەڕی سبحان الله ئەو ئەولادە لەوانە پەتەمای بەهەشتێ بی بەس پێغەمبەر سوندی خواردیا ئەو بەندەیە چاویەوە بەهەشتێ ناکەوی ئەفەرمی خواردنەکەیان شاردەوە دایکەکە هاتە ژۆرێ دێمەچی دانیشت و تەبان بۆنە ئەوێ خواردنێ هات گوتی کوڕمە گۆنان و نەخواردیا گوتی لە بۆ داجانە بێ نانت نەخواردێ گوتی وەڵڵاهی من نصف بەینی نانم خواردێ وەش نیوڕانەی نانم نەخواردێ گوتم بەرچی شتێک و حازر کردبی گوتی وەڵڵا مە شێشتا چی لێنە نایە ئەو خواردنەی شاردەوە لە دایکە دایکاوێ زانی مەسەلەتی هەستا پە و گەرمایی ڕۆی لەوێ مارێ چۆ دەرێ ئەتو بزانە ئەولاد ئەو دایکە چەند پەتووەی ماندیە ئەو دایکە بە زستانێ بە هاوینێ زستانی ئاگرتە بۆ هەرەکە تا شیرتە دەتێ هاوینێ موبەریدەت لە بۆ پێیکە تا فێن کردە بیتەوە هەتا خەوت لێی کەوی بە سەرما و بە گەرمایە لە دیارت و دانیشتێ یعنی ئەتو جەمەکەت لێسوە لەوێ دایکێ بشێریەوە بالەکەت و نخۆ خۆشەویستان و ئیماندارانی بەڕێز کە شەو داهات ئافرەتەکە لە سەعات 1 و 2 شەوێ ڕاجەفی هەرا پیاوەکە گوتی چ بوو ئافرەت گوتی وەڵڵاهی چەند نەفەر هاتن ناگرێت جەنەمێیان پیشانی مەدەمەیان بردە هەنداو جەنەمێ ئەمن و تویان تێ هەردە ناو جەنەمێ گوتی دایکا توش گوتی لە بەراوێ ڕاوەستا بوو دەستی لێ گرتن و ئەمە ناوێتە ناو جەنەمێ بەڵام ئەو مەلائیکەتانە کە ئەهلی ئاگرن گوتی ئەمەیان هەردوو کاوێتە ناو جەنەمێ هەستا پەغار چۆ گوتی بڕۆ دایکا خۆ بینەوە گوتی بڕۆ دایکا خۆ بینەوە کە چۆ دایکا خۆ بینیتەوە دایکاوێ لەوێ نما بوو خانیەشی چۆل و حۆل ڕۆیشت بوو لەوێ دنما بوو کابرایەکی دەوڵەمەند بردبوویە ناو ماراخۆ گوتی لە ڕاهی خوای پێکەکەم گەڕا و سووڕاوەوێ داشێ نەکات خۆشەویستان و ئیماندارانی بەڕێز ئەوانەی دایک و باوکیان مایە زۆر ڕێزا دایک و بابێ خۆ بگرن زۆر ڕێزا دایک و بابێ خۆ بگرن وەڵڵاهی ئەوەی دایک و باب لێ ڕازی نەبی ئەو ئافرەتا پیاو لێ ڕازی نەبی وەڵڵاهی چاویان وە بەهەشتی ناکەوی لەبۆیە ئەمە ئەو ڕووداوە خوێندەوە بە ئەمەوە بیرە ئێوەی خۆشەویست بینینەوە کەوا ڕێز لە داک و بابی خۆ بگرین ئەوەی داک و بابی مابی ڕێز لێبی ئەوەی نەمابی دوعای لە بۆ بکە بەشتی خوای تەبارەک وتەعالا ئێمەش حیفز بکە مەلەکۆتایە پاڕێنەوە یا ڕەبی خوایە بە ڕەحمی خۆ ڕەحمان پێ بکەی خوایە بە عەفوی خۆ عەفومان کەی یا ڕەبی خوایە قەلەمی عەفوێ وەسە گوناحی مەدابینێ هەر نەقۆستانیەکە لە تاعەت و عیبادەتێ بەمی چاو پۆشێ لێ بکەی یا ڕەبی خوایە هەر مسلمانێک مشکلێ هەیە لە بۆی حەل بکەی یا ربي خواه لبو خاتنا وجوانا كانت اسمي عظم الصفات برزكان خواه لو روجي كوا اقرين ولايتو فإيمان بمان جيري ولايخو ولا سإيمان الزندي من بكيوا آخر عمري ما شمولاشي خير كي فيش مرجيما بباريز آساي شيما شرطيما مروريما أو مسلمانان كوا مشكلان هي لبو الحل بكي يا ربي خواه بولي دوازدش لامتحان يا ربي خواه نازحيان بكي ما عندي بنياوان قزايح ندي آخر عمري ما شمولاشي خير كي خواه ئەو دوو نەخۆشانەی کەوا دانیشتووی بە حرکەنە داوای دوعایان کردیا دووبارە داواکاری خوایە شیفای عاجیل لە بۆ سەرجەم نەخۆشە و لە بۆ ئەو دوو نەخۆشانەش بنێرە ئامین والحمد لله رب العالمين